سرم دەردی سەری توش بوو کە دوێ ڕوانیم بە دولبەردا، دڵم سەهوێ گرانی کرد کە خۆی بەرشیپی خەنجەردا. بە عەقڵی خۆم قیاسی چاویە و شۆخەم باختەر کرد، بە عیشوەت چاوی بەرزۆ کرد هەزار جوێنی باختەردا. مەلای بێشۆڕش و زەوقیش بە عەزمی پەندی بۆ من هات کە یاری دی لە من بەدتر دڵی بەرنووکی نەشتەردا. وتم بولبول بەدینی خۆت گوڵت پێجوانەیە کوڵمی، بە بانگی ئاشکرا بولبول 200 تەعنی لە شەسپەڕدا. سوالم کرد کە بۆ چەرخی فەلەک واشێت و شەیدایە، وتی من تیری برژانگم لە جەرگی بورجی ئەغزەردا. بە شمشێری برۆی جەرگی لە تووکوت کردم و فەرمووی هەتا قەوسی برۆی من بێ چ ئیشت هەز لە مینبەردا. بە چاوی بێغەرەز کا کە تەماشای شیعری قانعکە، هەموو وەک لەعلە تێکەڵ بن لەگەڵ ملوێنکی گەوهەردا. قوربانی ئەم خاکەیەم ڕۆحە لە بەرما، سۆزی دڵی پڕ دەردەکە خولیایە لە سەرما. ئامادەی مەیدانم وەم بەرگەکە پۆشیم، کفنە نەوەکو چاکەت و پانتۆڵە لە بەرما. کورد کووردە هەموو فیکری دڵم ڕۆژی سکوونەت، کورد کووردە هەموو وێردی زمانم لە سەفەرما. هێندم بە کزی دیوە لە ئەربابی ویلایەت، خەونم نییە ئەسڵەن لە 200 جێژی خەتەرما. من هات کە ببینم سەفی لاوانی وەتەندۆست، خێری نییە ئەسڵەن لە هەموو نووری بەسەرما. بۆ دەفعی عەدوو نامەوێشم شێر و کڵاو خود، دوژمن بەخوا غەرقە لە خوێناوی جگەرما. من هیچم کە لێ نایە مەگەر هەر وەکو قانع، شیوەن بکەم و لیتەی ئەم خاکە بەسەرما. پێنج خشتەکی لەسەر شیعری ڕەشید سەدقی. بەکوێری بمخەنە چۆڵێک لە دەشتی بەسرە و فاوە، وەیا کۆڵکێشی زاڵم بم لە چۆڵی وشک و بێ ئاوە. بناڵێنم بە دڵتەنگی لە ژێرباری نەبینراوە، سەر و پێ ڕوت و برسی من لاڵقەی ئاسن و داوە.
لەسەر ئەسپی ئەجەل بگلێم لە گەرمە و گوژمەی تاوە. چ سەرخۆشم لە ئەم ڕەنجەی لە ژینی خۆمەدا بردم، ئەگەر دیقەت لە ئیشم کەی ئەزانی گیان فیدای کوردم. گەلێ پێم خۆشەم شەرتە لە دڵ خۆما کەوا کردم، ڕەفیقی بەدەبەد ناکەم لە خاکی شاکە من مردم. ئەجەل چاکی گریبانم مەگەر بگرێ لە ناکاوە. لە ڕێی خاک و وڵاتە خۆمە فەوتێنم بە مەمنونی، کە من سۆزم لە دڵدا بێ چ محتاجم بە مەجنونی. وەرە گوێ ڕاگرە لەم شیعرە دیقەتدە لە مەزمونی، بفەوتێ با نەمێنێ لاشەکەم بڕوا بە مەحزونی. بە لافاوی جەفا سەرکە بخنچێ با لە جێژاوە. وەرە سەر سەیری چەپگەردی زەمانە و گەردشی دەوار، چ لازم من بەیانی کەم بەواتە یاوەکو ئەشعار. نە هەر جارێ بڵێم 100 جار وتومە و هەر ئەڵێم ناچار. زەمانە وا لەگەڵ دوون و لەگەڵ ئینسانی کەچ ڕەفتار، وەکو شێرێکی خونخوارە لەگەڵ ئینسانی داماوە. لەسەر ئەسپی خەیاڵاتم ئەگەر بگلێمەوە ئەمڕۆ، بەسەر گەردانی و شێتی ئەگەر بخولێمەوە ئەمڕۆ. لە زامی جەرگی پڕخوێنم ئەگەر بکولێمەوە ئەمڕۆ، بە چاکی سینەوە پێم خۆشە من بتلێمەوە ئەمڕۆ. نەوەستم با لەبەر ئاسانەکەی ئینسانی ناپیاوە. دڵم ڕازی بکە باشە بە ئێش و نێشی خار و خەس، لە دنیادا بڕۆم دەرچم هەتاکو خوا ئەڵێ پێم بەس. لە داغ ئەم چەرخە زۆردارە ئەوا سوتام وەکو قەقنەس، سەری خۆم هەڵگرم وەک شێت ئیتر بۆچی منی بێکەس. نەسووتێم و نەهاڕێم تۆزەکەم نەدرێ بەدەم باوە. وەکو دەروێشی بێمەسکەن لەسەر نێم تاجی ڕیسوایی، ئیتر هیچ گوێ نەدەم قانع گەدایی یا خۆپاشایی. دەف و کەشکۆڵ و کەڵپۆس و لەسەر ئادابی شەیدایی، لە هەردوو دەشت و کۆسارێ بناڵێنم بە تەنیایی. بە زامی سینەوە سدقی لە گێژی بەحری خوێناوە. بێقەزا بێ مامە سۆفی تا بێ ڕیشی پانەکە، قول بەفول حاڵی بووە چی ئیدیعای ویژدانەکە. خەڵکی گەیە جەلبی ڕۆحوە و خەریکی شانەیە، حەز لە تەزبیحی گڵین و خرنووک و قەزوانەکە. وا دراوسێ کەشفی مانگ و ڕۆژەکەن، ئێمە شکور کاکە دەروێژ وا خەریکە کەشفی دۆڵەی نانەکە. مامۆساکانمان ئەڵێن زۆر سونەتە سواری بەکر، هەر کەسێ سواری بە فۆردکە خۆی شەریک شەیتانەکە. ئەو بە تەیارەی نەفاسە تەیەکا ڕێگەی وڵات، ئەم بە سواری کرد خەیاڵی سووریە و لوبنانەکە.
کافرە سەگ بابەکان کەی سنعەتە تەلسزەکەن حەمدولیلا کوردی ئێمە قوڵینە و تەیمانەکە قانعا بێسوودە یا شێخ دوژمنی پێشکەوتنە هۆش و بیر و یەکێتی دەردی وڵات دەرمانەکە چوارچواری قانع چوار شتن ئەمڕۆکە بوونە نەکبەتی کوردی هەژار جەهل یەک بێعەقڵی دوو دڵپیسی سێ داوا چوار منعی پێشکەوتنەکەن لەم خاکمانە چوار گرۆ خان یەک سەردار دوو بەگزادە سێ ئاغا چوار نایەڵن بۆ خۆم ڕەحەت بم سەر بەخۆ تاوێ بژیم ئەجنەبی یەک مامە دوو ئەقتاعی سێ کوێخا چوار من لە داخی سەرکزیە میلەتە چوار دەردمە سیل یەک مالاری دوو چاوکوێری سێ ئیسقات چوار یادگاری ڕەنجی پەنجەی کوردەکانە چوارە ساس قەسر یەک ئاراس دوو شامات سێ بەغداد چوار فەخرە بۆ من ئیعتیزاز و حورمەتی چوار تایەفە زەند یەک گەڵباخی دوو شێروانی سێ میدیا چوار باز بووم باڵی شکاندم چوار بەڵای نەحسی خراپ خانەقا یەک تەکیە دوو عەمامە سێ عاباد چوار چوار سیفەت مەوجودە بۆ من بۆیە هیچ کەس نایەوێم قانعی یەک شیعر دوو ڕووخۆشی سێ مەلا چوار سێسەی قانع سێشتن ئیمڕۆ لە دنیا بێوەجاخ و جێگەدار شاعیران یەک عالمان دوو نیشتیمانی کوردەوار سێشتن لەم دەورەدا هیچ شۆرەت و ناویان نییە عیبی دەوڵەمەند و شیعری قانع و مەرجی هەژار وەک پڵاوی خانەقا ئیسمێکی بێجسمن برا یەک مروەت دوو سەخاوەت سێ وەفای عەهد و قەرار سێ نەخۆشی کەوتە دنیا هیچ دەوا و چاریان نییە کیبر یەک بەرتیل دوو سێ موفلیسی پارە و دینار سێ مەتاعی پڕبەها ئەمڕۆ تەواو بێقیمەتن یەک شیعر دوو ڕاستی سێ حورمەتی خاک و دیار بێوەفایی لازمەی سێ تایەفەن لەم کاتەدا دولبەران یەک کورسی دوو سێ هەم گوڵی خونچەی بەهار سێ کەسن هەرگیز بە مەیل و ئارەزووی خۆیان نەگەن قانعی یەک برسی دوو سێ بولبولی دێوانەکار
ئەگەر مردم وەتەن لاوانی تۆ خۆش، ئەگەر هیتلەر نەما گاوانی تۆ خۆش. مخەیەر بم لە بەینی تۆ بەهەشتا، لە جەننەت دوورە بم سەیرانی تۆ خۆش. هەموو حۆری موبارەک بێ بەزاهید، لە بۆ من هەر کچ و غیلمانی تۆ خۆش. بە من چی سەیری باغ و قەسری لوبنان، وەتەن سەحرا و کەژ و کێوانی تۆ خۆش. ئەگەر دنیا نەما یەکسەر بەجارێ، وەتەن گەرمیان و هەم کوێستانی تۆ خۆش. ئەگەر نەفعی خسووسی تیا نەمێنێ، موبارەک بێ وەتەن دەورانی تۆ خۆش. ئەگەر خۆ قانعی ئەمڕۆ نەمێنێ، وەتەن ڕەبی وەتەن خواهانی تۆ خۆش. پێنج خشتەکی لەسەر شیعری موفتی پێنجوێنی. لە سایە عیزەتی نەفسم لە پاشا مەرحەبا ناکەم، لە ئەربابی کەرەم دوورم، بە کەس خۆم ئاشنا ناکەم. کراسی چەرمی خۆمە دڕم، سواڵی سەرکەوا ناکەم. ئەگەر چی لەحزێ دەرد و قەهر و خەم بەبا ناکەم، ئیلاهی زۆر شکر ئومێدی نانێ من لە شا ناکەم. لە تۆزی ئاشەدا غەرقم، لە تەوقی سەر هەتا ژنۆم. نەترسی ئەمری مافەوق و نەمەحکومی بەراتی تۆم. بەڵام چەند خۆشە و تۆزە، کە هەر خۆم ئامیرم بۆ خۆم. لە سایی زەحمەتی قاچ و سەر و شان و دەس و وەژنۆم. لە بۆ کەس چاو لەبەر نیم و خەیاڵی ڕێڕیا ناکەم. براکەم فرسەتە ئەمڕۆ بڵێ بەو یاری دێرینم، لەسەر هەر دینێ من ئەمرم، ئەویش هەر بێتە سەردینم. کە چون شێرانێ فکر و خەیاڵی زیندەگی بژینم، لەبەر تاڵی زەمانە و شەربەتی ئەشعاری شیرینم. هەتا ئەم دوو تەعامەم بێ، خەیاڵی شەکر و چا ناکەم. چ خۆشە تا ژیانت بێ، لە لای کەس کەس نەکەی گەردن. عەرەق بڕژێ لە ناو چاوت، لە ڕێگەی کاسبی کردن. بە شەرتێ سەر بەسەر بەستی، لە مەیدانا بە دەربردن. بە شاڵی خاکەکەم ڕازیم وەی پۆشم هەتا مردن. لە فاسۆن و گەبەردین، تا ئەبەد سەڵتە و کەوا ناکەم. لەبەر پەستی گەلی کووردە، کەوا ڕەنج و تەقالامە. لەسەر ئەم هۆزە 40 ساڵە، بە تەنیا هەوڵ و داوامە. بە تاڵانی لەدەست دەرچوو، سەفای ئەم زەید و ماوامە. مەلای و خوێندەواری، خوو ڕەوشتی خۆم و باوامە. کەچی من ئارەزووی نان و ژیانی وەک مەلا ناکەم. لە داخ ئەم چەرخە کەجبازە هیلاک و سینە چاک چاکم. وەکو تیرێ هەڵۆ لێیدا، کز و خەڵتانی ناو خاکم. بە بێهۆشی ئەسووڕێمۆ، ئەڵی سەرجێژی تریاکم. وەها غەرقی مەراقی پڕجەخاری کاری ناپاکم. ئەگەر خۆم بم بە لوقمان، سەد یەکی دەردم دەوا ناکەم.
دەشەرتە شەرتی مەردی بێ لە دنیا تا حەیاتم بێ، نە هیوای سەر قەڵەمدانە و نە ئومێدی خەڵاتم بێ. لەسەر ئەم حاڵەتی خۆمە ئەگەر بێت و سوباتم بێ، بە ئومێدم بەسەربەستی لە حەشریشا نەجاتم بێ. لە دنیادا کە هیچ کەس تووشی ئازار و بەڵا ناکەم. قەناعەت چاکە، وا چاکە بساتچێنم بە شۆرباوێ، کەوای تاقەی منەت لابم لەبەر کەم شاڵیا جاوێ. لە بۆ دانەی تەماعکاری نەکەومە گێژی زداوێ، ئەگەر شیعرێ بڵێم و نەشریکەم هیچم لە کەس ناوێ. لە فیکرا پەیڕەوی مەرحومی زاتی شێخ ڕەزا ناکەم. هەزاران ئافەرین موفتی لە ڕەفتار و لە ئایینت، بەوەڵڵا حەیفە تۆ بمری و برات هەڵکاتە تەڵقینت. لەگەڵ تووتنچی تێکەڵکە دەقانع شعری ڕەنجینت، ئەگەر موفتی یەکێ پەیدا نەکەی هاو دەرد و هاودینت. بڵێ تا هەم شکاتی گەردشی چرخی لەلا ناکەم. ئەی خاچی وەتەن قوڕ بەسەر و بێسەر و پاخۆم، بۆ بێهونەری ئەهلی وەتەن شێتی جەفا خۆم. جێماوە وەتەن بۆ وەتەنم غەرقی فەنا خۆم، پەستر لە هەموو هاوسەر و هاوماڵ و برا خۆم. دوورکەوتە و ئاوارە لە هەر سەیر و سەفا خۆم. ئەی خاچی وەتەن بۆچی نەما غیرەتی شێران، ئەی خاچی وەتەن بۆچی نەما بەزمی دلێران. کوا سەڵتەنەتی عێلی بەبە و شاکەل و شیروان، بۆ مەسلەخی پڕخوێنی ئەسیران و هەژاران. دەگلاڵ و کەڕ و کوێر و کز و شێخ و مەلا خۆم. ئەی کاغەزی تەرفیعی وەتەن بۆچی دڕاوی، ئەی ڕەونەقی بازاڕی وەتەن بۆچی نەماوی. ئەی خەنجەری شێرانی وەتەن بۆچی شکاوی، ئەی خاچی وەتەن چونکە وەها خەستە کراوی. گەر شینت نەکەم ڕووڕەشی دیوانی جەزا خۆم. بۆ سەرکزی ئەم هۆزە دڵ و جەرگە برینە، بۆ شینی وەتەن چاوی خیرەت پڕ لە گرینە. بێشێریە ئەمڕۆکەوەها بێشە حەزینە، نووری بەسەری ئەهلی هونەر تانەی شینە. بێ ئالەت و شمشێر لە مەیدانی وەغا خۆم. ئەی خاچی وەتەن بۆچی وەها کوێرەوە جاخت، پەژموردە و بێڕەنگە هەموو چیمەن و باغت. پڕ لەستەم و جەورە یەقین دەربەن و شاخت. ئەی خاچی وەتەن وێردی شەو و ڕۆژە لەداخت. بۆ بێکەسی ئەم خاکە دەسا بەندی بەڵا خۆم. قانع وەرە ئەم جارە دەغەوغایە بە پاکە، بۆ خاچی وەتەن فەرزە بەدڵ ڕۆح بە فیداکە.
پیراهنی بەدناوی بە ناموسی کەواکە سەف بگرە بە کوردان و لە چۆپی وە سەماکە ئەو وەختە بڵێ خاوەنی هەر بەزم و هەراخۆم خوا کەی بێکەوای تازە لە بەرکەم وەیا پارم ببێ عەزمی سەفەرکەم خوایە تۆ کە قازان جود نەدا پێم بە ناحەق بۆ ئەبێ دایم زەرەرکەم خوایە من ئەبێ تاکەی بەزیلەت تەماشای دەستی ئەتراک و قەجەرکەم خوا پارەی لە بۆ پیاوی ڕەزیلە کە من ئازام ئەبێ هەر قوڕ بەسەرکەم برا تازە تەمامە بم بە یارۆ هەتا گیرفانەکانم پڕ لە زەڕکەم لە کوردم قەت نەدی ئەنساف و بەخشش لە مەولاوە ئەبێ خزمەت تەتەرکەم هەموو ڕۆژێ جەزام سفری مەعاشە لە ڕێی ئیشا ئەگەر خوێنم هەدەرکەم سەعاتێک چاوش و تاوێک مەعاون گەهێ چێو کێش و خۆم هاومل بەکەرکەم گەهێ نەوبەت بەهار و گاهێ لەیلی گەهێ سفتە بە هەر ئەدنا نەفەرکەم کە من کوڕ ئادەمم جەننەت بەجۆیێ لە داخ قانع ئەبێ مەیلی سەقەرکەم قانع و ئەحمەد موختار بەجی جاف بەیەکەوە دایانناوە تا حەیاتم بێ لە دڵما شەرتە میهرت دەرنەکەم ڕۆژپەرستم تا بمێنم سوزدە بۆ ئەختەر نەکەم شەرت و عەهدە مەیلی گەرمت قەت لە لام ساردۆ نەبێ تا سەرم نەدر و نەجا و زیارەتی مەحشەر نەکەم وشکە سۆفی ڕیژ بڕاوە واعیزی سەرمین بەرم چۆن لە داخی غەیریە برۆ تەرکی هەرمین بەرنەکەم گەر وەکو مەزنون لە کێوی نەزدەدا خۆم داگرم شەمشەمە کوێرەم کە ڕوو بۆ شەمسەکەی خاوەر نەکەم گەر لە لێوی لەعلی ئاڵت قەترەیەکم دەستکەوێ ڕوو ڕەشم گەر تەرکی ئاوی زەمزەم و کەوسەر نەکەم نوچی موژگانی لە خەنجەر تیشترە بۆ قەتڵی من چۆن بەجارێ تف لە شیر و خەنجەر و نەشتەر نەکەم عەرزیارم کرد کە بۆچ پەرچەم لەسەر ڕوخسارتە پێی وتم بەزمە لەسەر چی عود لەسەر مەجمەر نەکەم هەر شەوێ دولبەر بە ناز و ڕوو بکاتە مەنزڵم ڕەبی لاڵ بم گەر لە ڕێیا تەرکی ڕۆح و سەر نەکەم یار بە ئیستیهزاوە فەرمووی قانعا ماوی شکر لافی مهری تۆ درۆیە من ئەبێ باوەڕ نەکەم
ئەی خوا چی بکەم لە داخی بەختی ناهەمواری خۆم، وا سرم شێواوە ڕێگا نابەمە سەرکاری خۆم. دڵ چلۆن نەبسێ لە داخی دەستی ناعەدلی زەمان، نایەڵێ دەستێ ببم بۆ مەرهەم و تیماری خۆم. قەد لە ئێش و جەوری دوژمن ئاخ و داخێکم نەبوو، من ئەناڵێنم لە دەستی جەوری هاودڵداری خۆم. هەر نەزانێ تۆ ئەبینی خاوەنی شەئنێکی بەرز، من لە دەستزانی نەپەستم تف لە هەر هوشیاری خۆم. کە دولبەر بادەنۆشیکە ئەبێ من خزمەتی مێوکەم، بە شەو ئاودێری باخات و بە ڕۆژ دەفعی چڵ و چێوکەم. ئەوەندە یەئس و بێزارم لە چەرخ و ئەهلی ئەم چەرخە، ئەبێت تەقلیدی مەجنون و خەیاڵی ژینی سەرکێوکەم. چ ڕۆژێکە خوا ئەمڕۆ کە هاواری برینداریم، نەوێرم بانگی بۆ هەڵدەم بە بۆڵە بۆڵی ژێر لێوکەم. مقەدەر باڵی توند بەستم دەری کردم لە ناو یاران، مەگەر ئەمجا بە ناچاری ڕەفیقی جننی و دێوکەم. کە باخی ئارەزوم ئەمڕۆ نەبێ زاهید لە مەحشەردا، ئیتر بۆچی ئارەزووی باخی هەنار و قەیسی و سێوکەم. خەیاڵم وابوو گۆچانی نەسیحەت هەڵگرم بۆ ڕان، وەکو موسا لە دەشتی ئەقدەسا شوانانە هەر عێوکەم. شوعەیبێکم نەدی شەرقی شوانیم بۆ بەجێبێنێ، ئیتر بۆ خزمەتی ڕانی بەبێ سوود و بەبێ خێوکەم. چ خۆشە قانعی ئەمڕۆ لە دەشتی وەحدەتا وەک تۆ، بە هیوای ژینی سەربەستی لە خوێنی جەرگ پارشێوکەم. دڵ کە خاڵی بێ لە خەم، من ئەو دڵە وێرانەکەم، کە لێ گەرتەم نەکا ئەو کەل لە بەردبارانەکەم. ڕوو بە ئەشکی خوێن نەنەخشێ سیمی تازەم بۆ چییە، جەرگ ئەگەر داخی نەبێ ئەو جەرگمە بوریانەکەم. ئەشکی چاوم ڕنگ و ڕووی شۆریمەوە و بردی تەواو، ڕووی سپین فرمێسکە بۆیە من وەها گریانەکەم. قەد لە پیریمۆ مەزانە من نەتە گەردن کە چیم، بۆ تەشەکر ڕەمزیە برۆت قامەتم گۆچانەکەم. خۆشە تەرکی چاک و بەد یاری لەگەڵ هیچ کەس نەکەی، تەرکی گوڵ بۆ تەرکی خاری سەرزەدەی دامانەکەم.
قۆچی ئەمڕۆ بۆ سواری مەحشەر و حیفزی وجود من لە دیوانی جەزادا ڕۆح و دڵ قوربانەکەم. زولفیە و نازداری خۆمە ڕێ نەدەن بێتە بەهەشت، شەرتەقانە تەرکی 200 کەوسەر و ڕیزوانەکەم. شەوێ پیری خەراباتی ئیشارەی جامێ مەی کردم، تەماشاکە لە ئەم لوتفە حەواڵەی تەختی کەی کردم. لە چۆڵی جەهلەدا خنکا و تین و بێسەر و پێبووم، بە ماسی بەحری زانینی بەبێ تەنکا و پەی کردم. لە عیلمی بادەنۆشی تێپەڕین بۆ زاری و شیوەن، بە ئوستادی کەمانچە و عود و تار و ساز و نەی کردم. کلیلی باخیدا دەستم کە چوومە ناو گوڵ و گوڵزار، لە لالەزار و شانە کسکی بەفر و سەرمای مانگی دەی کردم. وەها فێری مەلەی کردم لە بەحری وەحدەتا ئەمڕۆ، لە گۆرانی بە باڵای چەشنی سەر و مەمکی بەی کردم. چ ئومێدی بوو یا ڕەبی بە تەنیا یەک نەزەر قانع، بە سوڵتانی خەیاڵات و بە شاهی شاری ڕێی کردم. سەر لە بۆ سەربەرزی چاکە نەک لە بۆ چەفتەی گران، دڵ لە بۆ خەمخۆری چاکە نەک لە بۆ میهری کچام. چاو ئەگەر فرمێسکی خوێنیندا نەڕێژێ بۆ وەتەن، دەک بە کوێری هەر بمێنێ تاوەکو آخر زەمان. دەم ئەگەر هاواری هۆزی خۆی نەکا پڕ بێ لە قوڕ، سینە وەک کۆتر نەناڵێ دائیما پڕ بێ لە ژان. بۆیە شانم پێوێ باری خەمم بۆ هەڵگرێ، یا زمانم بۆیە چاکە ببڕێ وەک تیغی دەبان. بۆ جلیت بازی قسە و مەیدانی فێڵ و دەستبڕین، شەهسەوارێکم بە چەشنی ڕۆستەمی مازەندەران. بێتە سەر باری کەرەم یەک دانە جۆ نادەم بە کەس، خۆم بە جۆیەی فرۆشم ئاو خاکی نیشتمان. من بەدەم میلەت پەرستم خزمەتی کوردانەکەم، خوێنی بابیشم ڕێژم بۆ مەتاعی یەک قڕان. ئافەرینم بارەکەڵاییشی خۆمەت چاوەڕاو، دوو دڵ و سێ دولبەر و 4 مامەڵە و 5-6 زمان. تاوێ گاندیم بۆ وەتەن تەرکی هەموو خۆراگەکەم، تاوێ شێخی خانەقام و تاوێ جەردەی سەرملان. تاوێ ئەمبینی ئەفەندیم عەتر و سابوونم هەیە، لەحزەیە سەیرم مەکەی شێخ و مەلا و ڕیشێکی پان. هەر شەوێ پارەم ببێ تەقلیدی 100 خەیامەکەم، هەر سەعاتێ مەی نەبوو بەرماڵ و شانە و تەیلەسان. تاوێ کوردم
ڕانک و چۆغە و مێزەر و پەستەک لەبەر گاهێ شەبقە گەه قەڵەنسوو گاهێ خوددەی سەرگران ئەی کوردی خەفەتبار و بریندار و پەرێشان ئەی میلەتی بێپشت و بەبێ یاوەر و عوریان جێماوی لەگەڵ نەوعی بەشەر تاقمی یاران ماڵداری بەبێ ماڵ و سەری بێسەر و سامان ڕاستۆبە لە خەو سەیرێ بکە عالەمی ئیمکان کوردینە ئیتر خزمەتی ئەغیار هەتا کەی شوێن کەوتنی بێگانەی خونخوار هەتا کەی دڵپاچی لەگەڵ عەقرەبی چزدار هەتا کەی هەڵگرتن و ماچکردنی ڕەشمار هەتا کەی عالەم هەموو خەندان و ئەتۆش زاری و گریان کوردینە وەرن حاڵی ببن زاری و شینم بۆ جوابە خەم و قوڕ بەسەر و مات و حەزینم وا من ئەمرم بۆ وەتەنم دیدەگرینم لەم حاڵەتی مەحکومیە بێزار لە ژینم هاوارە دەسا غیرەتێ ئەی کۆمەڵی شێران ئەی کوردی ستەم دیدە هەتا کەی لە مەلالە بێگانە لەسەر نیعمەتی تۆ وا لە جەلالە بەو خوێنە قەسەم جاریە ئەمڕۆ لە شیمالە بێ خوێن نییە سوودت لە جواب و لە سوئالە گەر مەردی وەرە حازرە سەربازی و مەیدان سەد خۆزگە بەوەی مرد و نەما ناوی لەکایە بێخەم لە خەمی هاموەتەن و باوک و برایە دووبارە 200 خۆزگە بەوەی غەرقی فەنایە نازانێ کە ئەوزاعی زەمانە لە چدایە سا من چ بکەم دەربەدەر و بێکەس و حەیران خۆ من بەتەمای تاجی کەی و تەختی قەجەر نیم خاوەن قەڵەمم ساحبی شمشێر و سپەر نیم دانیشتووی سەر ماڵم و سەیاحی سەفەر نیم چی بکەم وەکو یارانی ترم بێ سەر و دەر نیم تا ڕۆح لە بەدەن مایە ئەنووسم خەمی کوردان ئەی کوردی جەفا دیدە بەسە قەیدی ئەسارەت نادان بە کوتەک حاڵیە بێ دانا بە ئیشارەت ئەم شینی منە بگرە لە دڵ مەیدە بە غارەت تاکەی بە کزی و لارە ملی بەند و نەزارەت هەیهاتە دەهەیهاتە ئەیا جەمعی دلێرە کوردە چۆن نەگریم هەمیشە بۆ کزی و داماوی تۆ چۆن قوڕی عالەم بەسەر خۆدانەکەم بۆ ناوی تۆ ڕەنگی زەردی جەرگی تۆیە منە سووتێنێ تەواو شیعری من دەرمانی دەردە بۆ دڵی زاماری تۆ خوێنی تۆیە شەربەتی ڕۆژی جلوسی ئەجنەبی
سەیری دوژمن کە لە شار و کوچە و بازاڕی تۆ. سەوزەجای کارێزی پاشامێشتی باپیری منە، ئێستەوا فەرشە لە ژێر پێی دوژمنی خوێن خواری تۆ. ڕۆحی بابانە لە گرد و مەقبەرەی سەیوانەڵێ، ڕۆڵەکانم کێ ئەو خەیمە لە ژووری شاری تۆ. لاوی کوردم مردنت زۆر چاترە تا ژینیوە، ئەجنەبی بێت و لە گۆیژە بێت بە فەرمانداری تۆ. خوێنی هاوخوێنت دەڕێژی نۆکەری یەگریتە دەست، هەی سەگم بەردایە زێڕ و لیرە و دیناری تۆ. یادگاری هۆزی مادە داوەشەی بۆ مامەڵەت، لاپەڕی مێژوو ئەنووسێ لەعنەت و ڕەفتاری تۆ. قانعا گفتاری تۆ شیرینەیە شەکر و نەبات، کەتمی ناحەق بۆ بکەم شیرینترە گفتاری تۆ. من کە ڕۆڵەی کوردەکانم تورکوتارم بۆ چییە؟ تا برای پشتیم ببێ یاری لەمارم بۆ چییە؟ تا کڵاشی بەنچنی ژێر مەحکەمی خۆم دەست بدا، قۆندەرەی تەسک و تروسک و لار و خوارم بۆ چییە؟ تا کتێبی وەسفی خاکی کوردستانی ئینشا ببێ، وەسفی ڕوکن ئاباد و نەهری ڕوودبارم بۆ چییە؟ تا سەبیلی زەرد و سووری فیتکە دووری خۆم ببێ، فڵتەفڵتی نێرگەلە و تۆپی سیغارم بۆ چییە؟ شەربەتی هەرمێلەت و دۆشاوی شۆکەم دەستکەوێ، عارەق و تریاکی هەر وەک ژەهرەمارم بۆ چییە؟ نەی کە شمشاڵە عەزیزم 100 گرامە فۆنەژی، سۆزی شمشاڵم ببێ من عود و تارم بۆ چییە؟ ڕانک و چۆغەم دەستکەوێ چیمە لە فاسۆن و حەریر، جاوی خۆماڵیم ببێ چیتی توجارم بۆ چییە؟ بانی خێڵان ئاوەدان بێ بۆ قەڵەم بۆ کوردەکان، تازەی تر سوچی پیسی بەدنیگارم بۆ چییە؟ تا ببێ بەفرا و مێرگ و چیمەن و ئێڵاخی خۆم، ئاوی سوێر و دڕکە زەردەی گەرمەسارم بۆ چییە؟ تا تەماشای قامەت و لەنجەی کچی کوردم هەبێ، حۆری و غیلمانی سۆفی مفتەخوارم بۆ چییە؟ تا هەژاری نیکتەگۆ وەک قانعی پەیدا ببێ، دەفتەری ئەفسانە کۆنی پڕ لە عارم بۆ چییە؟ کوردستانە بێشەڵانی شێرەکەی مەیدانمە، خاک و بادی نیشتیمانە بێشکەی لاوانمە. کوردستانە مەکتەبی ویژدان و هەم عیرفانمە، دڕکوداڵی کوردستانە سۆسن و ڕێحانمە، گەرمەسێری کوردستانە شەربەت و فنجانمە.
کێو و کوێستانی وڵاتی کوردستانە جەنەتم، خاچی خاوەن ڕزقی کوردە دایکی پڕ لە شەفقەتم، ئاوی سارد و نانی زۆر و نیعمەتی بێزەحمەتم، کەی وەکو خەڵقی لە خاچی خەڵکەدا پڕ میnnەتم، هەر ئەڵێم ئاوا بێ یا ڕەب جەنەت و لە عەدنانمە. قەسری فیردەوسی بەرینە باخی هەنجیر و هەنار، خاوەنی حەوز و حەیات و مەڕمەڕ و جۆگە و چنار، کەوسەرم جۆگەی دەلێنە یا بناری سەرچنار، چەمچەماڵ و بازیانم مەسکەنی شیرین سوار، بێ تەماشای شارە زوور کە چاڵی دەغڵ و دانمە. فەخری ڕازیبی بەبێ کەس حورمەت و قەدرت نییە، سەد کوڕت گەر بێ کە خۆت ماقوڵ نەبی سوودی چییە؟ مڵکی بێخاوەن عەزیزم هەر وەکو داری بیە، باکەوانیش خۆش بپێچێ مستەڕی لۆیە ژیە، کوا پیاوێ تێبگات لەم شیعرە بێ مەعنانمە. قانەعم ئەسپی خەیاڵم چەندێتر سەرگەرمە بێ، مشتەری ئەشعارەکانم قەرنێتر بێ شەرمە بێ. ئەی ئەسەف هەر تاک و بەردی ڕەق تەواوی نەرمە بێ، چەند فەقیری دڵ خەیاڵی داخلی سەرتەرمە بێ، من ئەبێت چی بکەم کە ئێستا ئارەزووی مەیدانمە. چاوەکەم مەغروری هەروایان خەتای نازاریە، نازە وا ئاڵۆزە چاوت یا لەسەر خون خواریە. خەم لە من دێوانەتر بوو شۆڕشی دڵمی کەدی، دەردی دڵ دەردێگرانەوە عیلەتێکی ساریە. ئاوڕی شان و بەرۆکی خۆمە دەم شەیدا بم، چون بەشتی خوێنی جەرگم قرمز و گوڵناریە. ناتوانێ پێ لە ئەشکی خۆی بنێت تێپەڕ بکە، مەشرەبی عاشق لەسەر ڕەسم و مەقامی هاریە. من بە شوێن دڵ ماگەڕام، شوێنی بە خوێن دۆزیمەوە، چۆن لە ڕاوچی گومە بێ سەیدێکە خوێنی جاریە. قانعی بۆیە لە هیجرا خەو لە چاوم ناکەوێ، قاعیدەی حەسحەس وەهایە کەوتە شەو بێداریە. یاری من جیلوە فرۆشە دڵی غەدداری هەیە، سەری سەرپۆشی کەتان و چاوی بەخماری هەیە. قۆڵی قۆڵبەندی تەڵات چاوی کلە لێوی شەکر، دەم سەدەف شیری برۆی جەوهەری خونخواری هەیە. ژێرچەنەی لەعل و عەقیق و ملەوانەی زێڕین، گۆلەمل دیدە بەکل پەرچەمی ئاوداری هەیە. پێ بە پاموری فەرەنجی چخۆشە وەختی زەفاف، ناز و نووزی شەوی وەسلی وەکە ئەسراری هەیە. قەرە زوڵفی وەکو ڕەشمار و سەری زوڵفی حەفی، لێو چلێ و بەرجی گوڵ و دووپەڕی گوڵناری هەیە. قانعا قوربە سرد بۆ غەزەل و ئەوسافت، عێشق بازی بۆ کەسێ چاکە کە دڵداری هەیە.
لە سەرەتای ساڵی 1963دا لەگەڵ وریای کوڕی لە تاران حەبس دەبێ و نەخۆشەکەوێ. هیوا بڕاوی ژیانە بێت لە کاتێکدا کە ئەم شیعرە دانێ لە بەندیخانەدا. ئاخرین ماڵی ژیانم کونجی بەندیخانەیە، ئەم کەلە بچەم مەرهەمی زامی دڵی دێوانەیە. زۆر دەمێکە چاوەڕوانی زڕزڕەی زنجیرەکەم، سەیریم زنجیرەکەن وەک زێوەری شاهانەیە. بووکی ئازادی مەوێ خوێنم خەنەس بۆ دەست و پێ، حەڵقە حەڵقەی پێوەنم بۆ پڵپڵە و لەرزانەیە. گەرچی دوژمن وا ئەزانێ من بەدیلی لاڵە بم، باش بزانێ کونجی زیندانم قوتابی خانەیە. بیری ئازادیم لە زیندانا فراوانترە بێ، قوڕ بەسەر ئەو دوژمنە هیوای بەبەندی خانەیە. گرتن و لێدان و کوشتن عاملی ئازادیە، تۆپ و شەستیر و کەلەپچە لام وەکو ئەفسانەیە. چاوەڕوانی شۆڕشێکم عالەمێ ڕزگار بکە، میلەتم بۆ ئەو مەبەستە کردەوەی شێرانەیە. چەکی شۆڕشگێڕی من نووسین و بیر و باوەڕە، ڕاپەڕینە هەڵمەتە پڕ نەعرەتەی کوردانەیە. گەر بە ئازادی نەژی مردن خەڵاتە بۆ لەشم، نۆکەری و سەردانەواندن کاری نامەردانەیە. قانعم ئەمڕۆ لە زیندانا بە ئازادی ئەژیم، 100,000 نەعلەت لەوەیدا نۆکەری بێگانەیە. بۆ ڕووخانی کۆماری کوردستان لە مەهابادی نووسیوە، ساڵی 1947. شیوەنی ئاگراوی. کوا لەکوێیە ئەو کەسەی لافی برایی لێدا، میلەتی هێنایە مەیدان و بەڵێنی پێدا. کوانێ ئەو دڵسۆزەی ودداش دیاری میلەتم، چی بەسەر هات کوا لەکوێیە گیری داوی مەینەتم. لەشکری تاران وڵاتی کوردی کردە گۆمی خوێن، بۆچی فریاد ڕەز نەماوە پێم بڵێن ئێستا لەکوێن. سوورکرا یەکسەر شەقامی شار بە خوێنی لاوی کورد، بوو بە شیوەنگامەیان و ماڵ و ڕێگا و بان و پرد. هەر لە حەوزی شاری بۆکان تامەیانی چوارچرا، داری خنکانن چەقاوە و پەد لە گەردن هەڵخرا. وان بەسەر سێدارەوە میوانە شێری نرکەدار، چەندە ڕۆڵەی قارەمان و پێشەوای کوردی هەژار. چی بوو تاوانی ئەوانەی وا لە سێدارە دران، غەیری دڵسۆزی وڵات و دوژمنی داگیرکەران. دوژمنی نەدڵنیابن کورد بەمە ناتوێتەوە، ڕەوڕەوەی بەڵکو بەرەو پێش ملەنێ و ناکشێتەوە. قوڕ بەسەرتان ئێوە خاوەن تۆپ و تەیارەی شەڕن، میلەتی من خاوەنی تەریخ و بیر و باوەڕن. گەرچی نوکی نێزەتان سوورە بە خوێنی لاوی من، با لە ناویادا بمێنێ تاوەکو ڕیسوا بن. لاوی کوردی
هوشیار بە دەرسی کەم کەوتنە شەرمەزاری کەن ئەوەی بڕوای بە خەندەی دوژمنە گەل بەهێزی دەست و بازوو فکری خۆی ڕزگارە بێ هەرچی بڕوای کرد بە خەڵکی کاری ناهەموارە بێ